سەرکردەیەک ئەپەرسترێ، نیشتیمان ئەپەرسترێ، شیعار ئەپەرسترێ، ڕۆژ و مانگ ئەپەرسترێ، شەیطان ئەپەرسترێ. کەواتە مادام ئیلاه هەموو شتێکە، بەڵام ئەڵڵا ئەتوو ئەم پەرسترایە تەنها بۆ ئەڵڵا ئەجێڕیتەوە. بۆ ئەبێت تێبگەی لە کەلیمەی لا ئیلاهە دوو شتە. لا ئیلاه نەفیە، نەهیکردنی هەموو شتێکە. سوزدە و ڕکوع بۆ هیچ کەسێک نابم، نەزر بۆ هیچ کەسێک ناکەم، تەواف بۆ هیچ کەسێک ناکەم، سەربرین و قوربانی بۆ هیچ کەسێک ناکەم، بە حکم و یاسای هیچ کەسێکە ڕازی نیمە، بۆ هیچ کەسێک بە ڕۆژی نابم، بۆ هیچ کەسێکە حەز ناکەم. ئەمە نەفیکردنە، یعنی نەهیکردنە و لابردنی هەموو شتێکانە. ئەوجە ئیسپات بێ ئیلا الله، یعنی ئەم شتانە هەموو قابیلە بۆ خوای گەورە ئەنجام بدرێن، بۆ غەیری خوای گەورە هەمووی حەرامە. مسلمانی ئەمڕۆ ئیسپاتەکەن، ئاڵێن هەموو شتێک قابیلی خوای گەورەیە، بەڵام لە مەیدانی عەمەلکردنە و ئیشکردنە وانییە.